دووبارە سڵاوتان لێبێ کاک شۆڕژ لەو پرسیارەدا ڕامگرتیەوەی کە بە وازەحی ینی بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی هەیە بۆ سەرۆکایەتی هەرێم تۆ ئەزانی لە ئێستاوە بۆ ئەوەی کە ئەم ساڵ ئێمە ئەڵێن چەند هەڵبژاردنێکی تیاابێ چەند مانگێکی ماوە ینی ئەگەر لەسەر هەڵبژارنی پەرلەمانی کوردستان قسەکەین ینی 25 حەوت کە هینی دەتەواو ئەبێ ینی دەورانی خۆی تەواوکە و یەکەم لەسەر ئەوەش کە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان لە 28 بۆ ینی چەند مانگێکمان ماوە ئەوە هەڵبژارنی پارێزگاکانیەوە زۆری بەسەرات چوە چەند جار ئەوە بوو لەبەرەوە ئێستا زووە ئێمە قسە لەسەر ئەوە بکەین ئەمەی من ئەوەیە کە بۆ منە سەرکردایەتی یەکێتی و مەکتەب سیاسی یەکێتی گەشتونەتە ئەو قەناعەتی کە دەبێت کاندیدیان نەبێت یا خودیان بێت یا خود لە مناقەشەدا هێشتا ئەم مەوزوعانە ئێمە بەجێڵین بۆ مەکتەبی سیاسی کە لەو چوارچێوەی کە ئێستا لە کۆبوونەوەیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لەو کۆبوونەوانە ئێمە ئەو خاڵانە یەکلایەکەینەوە پێم وایە ئێستا زووشە بۆ ئەوی ئێمە قسە لەسەر ئەوە بکەین بەڵام تەسەورەکەم نەمان بێت بەڵێ بەڵام قسەیەکی لەسەرەوەی کە یەکێتی ناوێت شەڕی سەرۆکایەتی هەرێم خۆی بیکادەوەندی دەوێت بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی جێبێڵێ هیچ قسەیەکی وانە ڕەنگە قسەی دەرەوە خەڵکی ئازادە خۆی قسە چۆنەکە بەڵام لای ئێمە و قسەیە نەکە بەڵێ کاک شۆڕژ دێمە سەر لێدوانێکی بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان کە پێی وایە لە هەڵبژاردنەکانی داهاتوودا لەسەر ئاستی عراق یەکێتی هێزی دووەم دەبێت لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش دەبێتە هێزی سێم ڕای جەنابتان ئێمە من ئەم ڕۆژ جوابێکماندا وەڵامێکمانی ئەو کاکەی داوەتەوە کاک خەسرە و یعنی ئێمە ئەمانەش بەشێکردنەوە یعنی ئەم پێشبینیکردنە و ئەم تەنەبووئی کە خەمڵاندنەی لە ئێستاوە کە کاتی هەڵبژاردنەکان دیاری نەکراوە تۆ ئاوا بڕیارێکی کۆنکرێتیت هەبێ ینی من خۆم کەومە شکەوە یعنی چۆن لە هەڵبژاردنەکانە ئەو ڕاپرسیانە ئێمە کردومانە لە سەتا تقریبان 16 بەرەو ژووری خەڵک دوودڵە دەنگ بەچی ئەدا ینی ساغ نەبووتەوە ینی ئێستش لەوایە کە چ لایەنێک ئەتوانێت ئەمە لایەکی تری لە کوردستانی لە عێراقا سەرژمێرەیەکی ئەو تۆ نەکراوە کە شوێنی متمانەی گشتی بێت کۆمیسیۆنی باڵاش کە شتێکی دروست کردووە یعنی بڵێن لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە ئەم دوو سەرچاوەیە هەیە کە هیچیان سەرچاوەی ئەسڵ نین بۆ ئەوەی تۆ بتانی ینی ئەوەی کە پێڵێن تۆمارێکی دەنگدەرانی سەرکەوتوو هەبێ لە عێراقا کە هەڵبژاردنەچکە هەڵبژاردننی سەرکەوتوو پاکو بێگرت لە بناخەکەی ئەساسەکەی تۆماری دەنگدەرانێکی کە لەسەر بنەمایەکی ینی زانستی و ڕاستگۆیانە هات بێتە پێشەوە نەک ینی ئێستا ئێمە خۆمان لە عێراقا هەمیشکی لەو سەرژمێریە هەیە کە لە عێراق چکە سەرژمێری نەکراوە دوو ئەو ڕاپرسیانەی کە من ئەوەی کە تەسەورەکەم ڕاپرسی زانستی کە لە کوردستانە کرابێ بەو شێوەی کە ئەو بزانێ 150 دەنگەکانێنێ بەو شێوەی ئەی بەخشێتەوە من تەسەورەکەم ئەوە لە جێی خۆیان نییە بەڵێ بەس من یە قسە لەسەر ڕوونکردنەوەکەی ئەمڕۆی تۆ بکەم کە لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بڵاوت کردوەوە یان تۆ لە ڕوونکردنەوەکەدا باسیەوە کەیت کە نابێ لە ئێستادا ئەم مۆزوعانە باس بکرێ ینی ئەمە واقع و تۆ ناتەوێت لە ئێستادا باس بکرێ کاتەکەی ئەچکە لە ڕووی منتیقیەوە یعنی ئێشتا تۆ کاتی هەڵبژاردنەکان دیاری نەکراوە چۆن ئەتوانی ئەمە ساخکەیتەوە کە من یعنی خۆی لە 150 دەنگەکانێنێ یعنی ئەمە زەحمەتە لە وەزعێکی تایبەتی کە کوردستان هەیەی کە ڕۆژانە یعنی حاڵەتە عاتفیەکان هەڵچوون و داچوونی تایە ڕۆژانە یعنی ئەگەر لەسەر ئەوە بێت چلایەکمان موچەخۆرمان زیاتر بێ چ لایە ئەنداممان زیاتر بێ من پێم وایە ئەوە هینێکی ئەلمیانە نییە بە ئەوی تۆ بەپێی ئەو پێوەرە دەنگەکانی خۆت دیاری بکەیت یا من ئێستا ئامارێکمایەتێ مەکتەبی ڕێخستن یا مەکتەبێکی کە بڵێ 600,000 ئەندام هەیە یەکسە بڵێ من 600,000 دەنگێنم یعنی ئینسان کە ئەڵم پەلەنەکە لە بەرەوەی پەلەنەکە بۆی هەڵەنەکە نەک لەبەر ئەوەی کە جارێ وەختی نییە چکە هەر کامێکمان لە مەسلەی سیاسیە تۆ ئەزانی یعنی کێشە هەیە لەسەر مەسلەی سەرژمێری لەسەر مەسلەی هەتا ئێستا بۆ بە قسە و باز لەسەر ئەم مەسلەی سەرژمێری کە دانیشتوانی کوردستان من خۆم پێم خۆشە دانیشتوانی کوردستان بە 10 ملیۆن کەس بەڵام بە شێوەیەکی ڕاست و دروست بەڵام ئێستا کە زیایی کردووە ئەبێ من بنەماکانی بزانم
نەگمن تۆش و هاوڵاتی چیش کە تاکە ئەبێ گومانی نەبێ دڵنیا بێ لەوەی کە ئەم دەنگا بەرامبەر بە دەنگەکەی ئەو کاک شۆڕش ینی ئەو پرسیارە بکەم یەکێتی لەسەر ئاستی عراق هێزی دووەم بووە لا بژاردنەکانی پێشووتریشە ینی بە ڕێژەی ئەو دەنگانی کە هێناوێتی وحسابە کە هیچ هەڵبژاردنێک لە دنیاە نەتیجەکەی هەردووشی وەکو یەک نابێ ئێمە ئەگەر نەتیجەیەک لە 2010 لە 2009 بەدەستمان هێنابێ 2013 بەو شوێ نابێ و لە دنیا شاوایە لە عێراقی شاوایە ینی نەبووە دوو هەڵبژاردن نەتیجەکانی وەکو یەک بێ زۆر پێ دوایە ینی بۆ پێی ینی بەتایبەت کەوتم وەک تۆ سەرۆکی دەستگای هەڵبژاردننی پێ دوایە ڕێژەی دەنگەکانتان بەرز بێتەوە بە تەچی چکەمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە هەڵی تەکنیکی خۆمان بووە یعنی هەڵیت لە ناو کۆبوونەوەی مەکتەبی سیاسیە محزەریشمان هەیە و نووسراوی دەستگای هەڵبژاردنیشمان یعنی خەڵقێکە بۆ دەنگی بەلاوە مهم بووە کورسی بەلاوە مهم نەبووە ئەوە بۆتە سەبەبی ئەوەی کە ئێمە لە بەدەستێنانی کورسەکان ئازدەرکەین ئێمە 650,000 دەنگمانێ ناوە لە عێراقا یعنی لە سلێمانی 49,000 دەنگ کورسێکی بەدەستێناوە لە جنوبی عێراق شارە بۆ 27,000 دەنگ کورسێکی بەدەستێناوە ئێمە لە ڕووی تەکنیکیەوە هەڵەیەکمانە بۆ نای شارینەوە بە کۆمەڵانی خەڵکیشماوتوە هەڵی تەکنیکی بۆ کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا زەرمان کردووە بەڵام معنای ئەوە نییە ئێمە بە هەڵی خۆمان ناچوینەتەوە بەرنامەی گشتگیرمانە بووە لە ڕووی سیاسیەوە سەرکەوتوین لە ڕوویترەوە دەیان لیژنە و تەقیم و ئەوانەمان بۆ ئۆرگانەکان داناوە لە چۆ خەلەلمان هەیە لە چۆن لایەنی باشمان هەیە بەهێزیکەین لەبەرەوە دڵنیام زۆر دڵنیاشم کە ئاستەکەمان بەرەو ژوور چووە بڵێ دەمەوە پرسیارە بکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بەجیا بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکات براوی چەنەمی هەڵبژاردنەکانە بێ بەپێی تەبعەنە ئەو توێژینەوە و ئامار و ڕاپرسیانی کە ئێوە وەکو دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان کردوتانە من لەبەر ئەوەی چەند مانگێکی ماوە یعنی ئێستا ڕۆژی هەڵبژاردنەکان کاتی هەڵبژاردنەکان دیاری نەکراوە دارە وەکو پێشبینی یعنی پێشبینی هەچی پێشبینی یەکەم پێشبینی نییە هەر خەیاڵە و حەز و هینی خۆمە بێڵێن بەڵام ئەوەی کە ئینەکەم ئێمە متمانێکی زۆرمان بە جەماوەری دەنگدەر هەیە و دڵنیاین لەوەی کە ئەوانەی کە پشتیوانی پرۆسی دیموکراسین لەو کاروانی خەباتە لەگەڵ ئێمە ئەبن بۆ ئەوەی زۆرترین دەنگ بەدەست بێنین بۆ ئەوەی زۆرترین خزمەت گوزاری لە تاچی کورد بەڵێ کاک شۆڕەش قسێک هەیە لەسەرەوەی کە یەکێتی لە دوای پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانەتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە ببەستێت ئەمانش چکە چەند مانگێکی ماوە یعنی تۆ ئێستا نازانم هەڵبژار نەکرێت چەند مانگی کە ئەکرێت کە ئەکرێت لە ئێستاوە بەڵام ئێمە هەوڵمان ناوە بە سیاسەتی گشتی خۆمان ناچوینەتەوە بۆ ئەوەی لەگەڵ هەموو لایەنەکانی تر پەیوەندیێکی سروشتیمان هەبێ و لێکتێگەیشتنێکی نیشتیمانیمان هەبێ بۆ هەموو پرسە گرنگەکانی ئەم وڵاتە و ئەماش کۆدەنگیەک لەسەر هەموو مەسەلە سیاسەکانی وڵاتدێنێتە پێشەوە گۆڕان لە پێشی ئەم مەوزوعان چکە گۆڕان ئێمە هەم مێژووکی هاوبەشمان هەیە هەم لێکتێگەیشتنێکی هاوبەشمان هەیە هەم ینی هەردوو لامان ئەتوانین ینی ئەو هەڵانەی کە پێشووتر هەمان بووە ینی کە شتێ نەکەین بە قوربانی شتێکیکە یا هەنێ ینی ئەوەی کە پێی ئەوترێ کە لێک تێگەیشتن و هەڵکردن بەیەکەوە ئێمە لە جاران زیاتر ئەتوانین لەگەڵ گۆڕانیش هەتا شتی سیاسیش لەگەڵیانە بەڵێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەر لە ڕووی قایدی جەماوەری شۆیانی لە ڕووی شوێنەوە نزیکن لە یەکەوە و ئەحمەد تۆفیق ڕەحیم لە چاوپێکەوتنی ڕۆژنامەی چاودێرە بازدەوە دەکات کە نزیکبوونەوەیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان شتێکی زۆر باش ینی دەکرێت لێرەوە بپرسین کە ئەگەرێکی لەم جۆرە واریدا هەیە ئەمە ئەگەرێکی کراوەیە ئەگەرێکی کە ئەم مۆزوع زۆر دەمێکە لە لای ئێمە مناقشەی لەسەرکرێ و قەناعەتێکی گشتیش لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە دروست بووە چکە تۆ ئەزانی کە بەلایەک نەهاوپەیمانێتیەکرێ ینی ئەگەر هەر شتێک بێ تەنانەت دڵاریش بێ بەلایە ناکرێت چەپڵش بەدەستێ هەمان تێگەیشتن ئێمە هەستەکەین لە بەرامبەریشەوە لە گۆڕان هەیە بەڵام ئێمە خۆمان ینی ئیحتیماممان زیاترە بۆ ئەوەی کە ئەو لێک نزیک بوونەوە وتم لێک نزیک بوونەوەی سیاسیشی لە ئەنجامە لێ بکەوێتەوە بەڵێ
یعنی ئەگەرێکی کراوەیە ئەمە مناقەشەی لەسەر ئەوە دەکرێت زۆر لیژنە سیاسەکانمان کۆ بنەوە لەم چەند ڕۆژێ یعنی تەنیا هۆیەکی فەنیە بۆ کە کۆنە بوونەتەوە ناڵم ئەو وەزعیکە بەسەر جەنابی مامجەلالە تەئکیدی شەکەمەوە هەموو ئەو پرەنسیپانەی کە مامجەلال دایڕشتووە ئێستاش ئیشی لەسەرەکرێ و درێژەی پێ ئەدرێ و بۆ بە بەشێکی ئەساسیە لە بناغی ئەو پەیوەندیانە ئێمە گۆڕن بەڵێ کۆبوونەوەی نهێنیتان هەیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا ینی شتی نهێنی کوامەوە لەسەر بەنهێنیش بێ ناخ بەڵام باس لەوە کرا کەمان گەک لەمەوە پێش یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کۆبوونەتەوە یەکێک لەوانە تۆ بوویت لەگەڵ ڕێخەری ژووری بزوتنەوەی گۆڕان بووە باسی چی کرایانی ئەگەر بەنهێنی ئەو بزانمە لە یانیشتی چوانە بۆ ئێمە بەردەوام لەو لیژنەی هەشت قۆڵی حیزب ینی کوردستانەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم هەمومان پێ بەیەکە کۆ ئەبینەوە ئەوە بۆ ینی وای کردووە مەسەن ئەوش سەردانێکی هەر احتیادی بۆ دەستگای هەڵبژاردننی ئێمە کردووە لە بینای 1000 کەس لێ ئێمە هەر نۆ دە مەکتەبەکە بەیەکەوە ینی نەچوین لە شوێنێکی تایبەتی سەردانێکی هەر احتیادی بووە سەردان نەبووە هاتوو لە دانیشتنا چەندین کەسی کە هەر بۆ چاخواردنەوەی کاتوە پێخۆش بووە سڵاوێک بکات و ینی بەشێک نەبووە لە دانیشتنێکی سیاسی بەڵام هەر بەشێ بۆ لەوەی کە سەردانی کردووە ینی شتێکی زۆر جوانی پیشاناوە کە ئەو یەکەم کەس بۆ ئێمە جاریش کە سەردانی ئەوان بکەینەوە من چەند مانگی لەمە پێش سەردانی دەستگای هەڵبژاردننی پارتیم کردو سەردانی کا خسرە و گۆرانم کردووە لەوە پێش کە کاک جعفەر سەرۆکی دەستگای هەڵبژاردننی پارتی بوو دەیان جار من چوومەتە مقڕەکان لە سەلاحەدین یعنی ئێمە ئەمانەیە پەیوەندێکی سروشتی لە وڵاتی ئێمەیە هەبێ ئەگەر ناکۆکیش بین لەسەر شتێ بەڵام هەر دانیشتن و سەردانەکانمان سروشتی بێت چکە خۆ ئێمە خەڵقێکی تر نین ئێمە خەڵقی سیاسین ینی خەڵقی سیاسیش ینی کە ئەگەر دروستمێکی هەبێ بەرنمەیەکێ بێ بۆ گەشەپێدانی دیموکراسی ئەوەیە کە بەڕێوەبردننی ململانەکانە بە شێوکی ئاشتیانە و دیموکراسیتیش فکری دیموکراسی مێژووی مرۆڤاتی بەمە گەشەی کردووە ئەگەر تۆ لەگەڵ هەر کەسێکیش ناکۆکبی ئێستێتە سەر مەسلەی و عێراق ئێمە خۆ هەر ئەبێ لە ئەخیرا لە عێراق بە دیالۆگ کێشەکانمان چارەسەر لەبەرەوە بەشێکی سیاستمان لەگەڵ هەموو حیزبە کوردستانەکانە خاوکردنەوەی و هاتشۆکردنە تەبەن گۆڕانیش لە پێشەمویانەوە بەڵێ کاک شۆڕەش باس لەوە دەکرێت کە لە 2012دا ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان زیاد لە ملیۆنە کەس زیادی کردووە ئەمەش دیسانەوە تەسیراتی دەبێت لەسەر هەڵبژاردنەکان ئەمەش مۆزوعەیە کە ناکرێن بە تەنیا قسەی لەسەرکەم و ڕەنگە شتی منیش نەبێ بە تەنیا یعنی مەشتی ڕاگەیاندنە ئیشی هەموو ڕێکخراوە مەدەنیەکانە ئیشی هەموو ئەو لایەنانەیە کە پسپۆریان زیاتر لە مۆزوعایە بۆ هەربێ حیزب قسەی لەسەر بکە بۆ هەموو لایەنەکانی تر ینی نەبێ بە شتێکی دڵنیاکەرەوە ئێمە بۆکو پێشتریش باسمان کرد لە عێراقا سەرژمێری نەکراوە تەنیا ئەو ڕقەمانەیە کە وەزارەتی بازرگانی عێراقدایەتی دوای ئەوەش کۆمیسیۆن هاتووە بنکەی تۆماری دەنگدەرانی کردوێتەوە ئەوانەی کە هیچێک لە ملاولا لە دەرەوە لە شوێنێک یا ناوی تۆمار نەکراوە ناوی غەڵەتە هاتوو ڕاستی کردوێتەوە ئەمە نابێت بە سەرچاوەیەکی دڵنیاکەرەوە بۆ ئەوی کە تۆ من گومانم ئەوان ئەڵەن چوە ینی نزیکەی ناگاتە 5 ملیۆن کەس ئەوی تری چۆن بازکرێ ئەمە مۆزوعێکە بەڵام نابێت بە فعل و ڕەتفعل ئیشی لەسەر کرێ بەڕاستی من بڵێم نەخێر تۆ ئەمەڭە دووتۆ ئەو بڵێ من ئەوەمە هەیە ئەمە ئەکرێ زۆر بە هادیئی مناقشەی لەسەر بکرێ و ئەو لایەنەی کە زیاتر پسپۆرن ئێمە من دڵنیام وەکو یەکێتی و دەستگای هەڵبژاردن بەشی پسپۆریمانەیە لە بوارە هەموو حیزبەکانی کەشن بەشیانێ بەڵام بە مەسەن زانکۆکان ئیشی لەسەرکان لە ڕاگەاندنی سەربەخۆ ئیشی لەسەر بکە ڕێکخراوی مەدەنی ئیشی لەسەرکە بۆی نەبێ بە شتی بینی دوو بەڵام فەرقەکە زۆرە ئەوەی کە بەپێی ئامار بێت 5 ملیۆن و 300 کەسە 1000 کەسە بەپێی کۆبوونی خۆراکیش بێ 4 ملیۆن و 200,000 ینی فەرقەکە زۆرە ینی قسەکە ئەوەیە مەلا بەختیار پێشتر باسی لەوە کرد کە دەبێت لێکۆڵینەوە بکرێ و ڕێخەری ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان دیسانەوە داوای لێکۆڵینەوەی کرد لەم بابەتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە دواداچوونی زیاترەکەن بۆم بابەتە بێگومانە ئەو قسەی کە کاک بەختیاری ژتێتی لە سەرچاوەیەکەوە ینی ئەوژزانێک کە لە ناو یەکێتیە ینی دوودڵیەک هەیە گومانێک هەیە لەسەر ئەو مۆزوعە بەڵام نامانێ بیکەین بە گومان لە بینی ئێمە و شوێنەی ئاماری لێ کراوەیە ئەو شوێنەی کە بڵێن دائیرەی گشتی ئامارە ئەمانێ بێ بە شتێک کە ئی گشتی بێ ئی خەڵکی کوردستان بێ بە هەموو پێکاتەکانی حیزبایەتی سیاسی مەدەنی ڕێکخراوی ئەوەی کە ئیش لەسەر ئەم شتانەکە
ئەمە ئەمانگەێنێتە دوو ئێمە ئەتوانین ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە بیهێنینە ئەم مەوزوعەوە ئومەمی متحیدە هەیە یعنی مەشتێکەوە ئاسان نییە چکە تۆ یعنی هەتا تەنانەت تاکێکیش ئەبێ دڵنیا بێت لەوەی کە تاکەکەی بەرامبەری ئەوش یەک دەنگەیە نەک گومانی هەبێ کە ئەم دەنگێگەیە چکە یاسا و دەستوری عێراقیش هەمومانی ئەوە کردووە یەکی یەکدا ئەوەی دوو دەنگبا تاوانبارە یعنی بە تاوان حساب کاریگەریەکانی لەسەر تەزویرات ینی لە هەڵبژاردنەکانی بێگومان تەزویرەکرێ بێگومان لە چوارچێکی بەڵام من دڵم بەوە خۆشە ئێمە لە کوردستانە یعنی زۆر کراوەترین و جۆگرترین و ئەوانەی کەشتی منتیقە ئەوانەی کەشتی واقعا ئەیسەلمێنین هەموو ئەو شتانەی کە سەرچاوەیەکی منتیقی هەیە سەرچاوێکی زانستی هەیە هەموو لایەکمان ئەیسەلمێنین و ئەبێ بیسەلمێنین دوو ئەوەی وتیشم ئێمە دەستکراوین ئەتوانین ڕێکخراوی نێودەوڵەتی پسپۆری دەرەوە بێنین دوو ئەتوانێت سەرکردایەتی یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەم کێشە مەشاکلی ڕزگاری بێ کارتی زیرەک بێنێ لە هەڵبژاردنەکانە یعنی ئەمەش سیستەمێکی تەکنەلۆژیای پێشکەوتووە کە کەس ناتوانێت تەزویرکە هەم لەسەر پەنجە ئیژەکە هەم لەسەر چاو ئیژەکە کە هیچ کەسێک ناتوانێت یعنی پێشم وایە هەم ئومەمی متحیدە هەم کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەم عێراقیش ئەتوانێت چکە خۆمە هندستانین بڵێن هزار شارمان هەیە ئەمە لە سێ شارمان هەیە ئەم سێ شارە بە میزانی چکەم ئەتوانێت ئەم تەکنەلۆژیایە بێنێ و من تەسەورەکەم شەریکاتی پێشکەوتوی ئەوروپا هەیە کە لە ماوەیەکی دووسێ مانگە یعنی ئێستا ئێمە بۆ تۆماری دەنگدەران حکوومەتی کوردستان 20 میلیۆن دلار تەرخانەکە بەس بۆ تۆماری دەنگدەرانە ئەزاران مۆزەفەکانچێک یعنی ئەم مەبلەغە لەگەڵ مەبلەغێکی کەما بین بە هەر بە ئومەمی متحیدە خۆی ئەم سیستەمەمان بۆ دامەزی ڕەنگە ئەمە ڕزگارمان کار لەم مناقشە بیزانتی کە ئەو بڵێ نەخێر وایە ئەو بڵێ ئەو ئەمە پێم وایە هەم انتخاباتەکانیش گزی فزیتیان ئامێنێ ئەوەی بەڵێ کاک شۆڕژ ئەوەی کە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئێوە وەکوێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لیستی کراوە یاخود لیستی داخراوە ئەمەش مۆزوعێکە ئێستا لە پەرلەمانە ینی ئێمە پێشتر لیستی داخراوە ئەمەش ئەبێ کۆدەنگیی لەسەر بێت حیزبەکان چۆن ئێمە بەلای ئێمەوە بەلای ئێمەوە هەڵبژاردنەکە بکرێ هەڵبژاردنێکی ینی ئەوە بێکە بە پێوەرە دیموکراسیەکان سەرکەوتوو بێ ئەیتر کراوەیە شەر نییە خۆ ینی کە کراوە بڕاستم لایانی دیموکراسی زیاتر بەڵام ئەوەی ئێمە بەلامانە مهمە ئەوەیە کە ئەو مەشاکلانەی یعنی مختصر بە پێوەری دیموکراسی هەڵبژاردنەکە سەرکەوتوو پاک بێت بەڵێ پرسیارێکی تر هەیە پێوەست بە هەڵبژاردنەوەی کە ئێوە دیسانەوە کوێشێتی نیشتیمانی کوردستان پێتان باشە بە یەک بازنە هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت یاخود لەسەر ئەساسی پارێزگاکان کورسیەکان دیاری بکرێ و بکرێتە سێ بازنە خۆی ئێمە کورد بەگشتی زەرێکی گەورەی کرد لەوەی کە عێراق بۆ بەم چەند بازنگەیە ئێمە دەیان هەزار دەنگی کورد ینی لایەکی ئەبێ ئەمە ینی ئیشی لەسەر بکرێ کە عێراقیش بکرێتەوە بە یەک بازنگە کە یەک بازنگەی هەڵبژاردنێ بۆی هیچ کەسێ حیزبە بچووکەکانیش هەتا پێکاتەکانیش تا ئەوانەی کە هێنیشن ئەمانش دەنگیان نافوتێ ینی ئەتوانن ینی سنگ و قورسایی خۆیان لە ئایندەی پەرلەمان و ئەوانەیە هەبێت بۆ کوردستانیش ئێمە ینی پێم وایە ئەو ڕێژەی کە ئێستادانراوە 111 کورسیە کافێ بۆ کوردستان 11 کورسی بۆ پێکاتەکانە کە ئەمە خۆی دلیلە لەوەی کە ئێمە گرنگجیە یا مەکانەیەکی تایبەتی بە پێکاتەکانی کوردستان درراوە ئەوی تریشی خۆی ئەبێ لەسەرەوە بێ کە زۆرترین دەنگ لەکوێ هێنرا ئێستا ئێمە خۆمان گلەیمان لەوەی هەیە ئەڵێن بۆچی لە سلێمانی 49,000 دەنگ یەک کورسی بەرکەیە بۆچی لە شارێکی جنوبی عێراق 27,000 دەنگ لەبەرەوە کوردستانیش جێگەی خۆیەتی بکرێ بە یەک بازنگەی دەنگدا بەڵێ ئەو قسەیەت لەوێەوە دیدیانی کە هەرواژە بێ هەرواژە بێ چێ زۆرێکی یەکێتی لە بادینا نەسووتێ بۆ نمونە بەڵام ئەگەرە وەختەیەک بازنە بێت دەنگەکان من ئەمە ڕێی خۆمە وەلو مناقشی ینی ئەمانە نابێت بە مشکلە من باسی نامە بێ بە کێشە بۆی هەڵبژاردنەکان دواکەوێت بەڵام دڵنیام ئەگەر ئێمە بمانێت ئەم پرۆسی دیموکراسیە لە وڵاتی ئێمە پێشکەوێ و فرەیی گەشە بکە و ئەوەی کە پێڵێن لایانی بەهێز و بەهێز زۆرینە و کەمینە بە شێوەیەکی گونجاو دەرکەوێ و
هێزی خۆی ببینێ ئەبێ پشتیوانی کەمینەکان بکەین ئەو حیزبانی کە لاوازم بۆی گەشە بکەن دەنگیان هەبێت لە پەرلەما چکە دیموکراتیە ینی فەرقەکەی لەگەڵ دیکتاتۆرێت تا ئەوەیە دیکتاتۆرێت ینی بە یەک ڕنگ و بە یەک دەنگ قسە ئەکا بەڵام لە سیستەمی دیموکراسیە ئەوەیە کە ڕاستە بە یەک دەنگ قسە ئەەکەی بەس بە کۆمەڵێ دەنگی جیاوازەوە ینی یەک کەس قسە ئەکا بەڵام بە کۆمەڵێ دەنگی جیاوازەوە قسە ئەکا بۆیە لەوەیە من دڵیان تەبعاً ئەگەر سلێمانی زۆرترین کەس دەنگە حەقە سلێمانی زۆرترین کورس ئەگەر دوهۆک زۆرترین کەس دەنگیا حەقا کورسەکان بەپی ئەوە بەڵێ ئاماژەت بۆ کرد کە ئەمە نابێتە کێشە بەڵام بزانم کێشەیەکی توندی نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و پارتەکانی دەسەڵاتە ئەبێت جۆرە سازانێک لە بێنان دروستکە یعنی نابێت هیچ کێشەیەک یا هیچ پێشنیارێک یا هیچ پرۆژەیەک بێتە سەبەبی ئەوەی کە ئێمە هەڵبژاردنەکان دوا بخەین چکە من پرۆژەیەکم هەیە ئەم جارە سەر ناگرێ خۆ ئەمەش ئەوە نێت تۆ خواردنێکە لەسەر ئاگرێک بە شەوە ڕۆژێ دروستیکەی یعنی هەنی مۆزوع هەیە بەڕاستی ینی نابێت کێشەی گەورەی نیشتیمانی لەسەر دروستکرێ ئەبێت جۆرە لێک تێگەشتێکی هەبێ ئەم قۆناغانە قۆناغی تر میلەتانی پێشکەوتوی ئەوروپا بە ڕۆژ و دوو ڕۆژ و ساڵ و 10 ساڵ و 20 ساڵ نەگەشتونەتە ئەم مۆزعی ئێستا هەیەە لەبەرەوە بەڵام مادەم ئێمە ئیرادەکەمان هەیە کە کۆمەلگایەکی دیموکراتی دامەزرێنی مادەم ئیرادەمان هەیە سیستەمێکی دیموکراسی ئێستا ئەگەر نقصانی هەبێ هەڵبژاردنێکی کە باشتریەکەین دڵنیام چەند هەڵبژاردنێکی کە چکە ئێمە هەموو ئەوانەی کە بڕوامان بە گەشە پێدان پرۆسی دیموکراسی هەیە لە وڵاتەیە ئەبین بە زۆرینە بۆیە ئەتوانین ئەوانە هەموو تێپەڕێنین بەڵێ کاک شۆڕش قسەیەک هەیە لەسەرەوەی کە ئەو فرەبازنەیە ینی بۆ نمونە کورسی کۆتا کە 11 کورسی ئەگەر بمێنێتەوە کاتە لایەنێک ناتوانێت بۆ بەرژەوەندی خۆیانی ئەم کورسیانە دابش بکە ئەو کاتە تەوزی ئەکرێتەوە بەسەر بازنەکانە و هەر پارێزگایە خودت هەر بازنەیە بە پێی دەنگەکانی خۆی ڕێژێک لەو کورسیانی بەر هەموویەکی لەو پرۆژانە هەم لایانی سلبی هەم لایانی ئیجابی هەیە ڕەنگە ئێستا هێن نەبێ بەڵام بەلای ئێمەوە گرنگ ئەوەیە هەڵبژاردنەکان نەتیجەکەی هەمومان دڵنیا بین لی هەڵبژاردنێکی سەرکەوتو و پاکە بە پێوەرە دیموکراسیەکان بەڵام یەکێتی بازنەی کراوی دەوێت یاخود یەک بازنە فرەبازنەی دەوێت یاخود یەک بازنە بەڵێ لەسەر ئاستی ئێمە ینی شتێکمان نییە بڵێن پێمان داگرتووە لەسەر ئەمە بەڵام لەگەڵ ئەکسەریەت چی پێ باش بێ ئێمەش لەگەڵ ئەوە ئەگەر بۆ پێوەرە دیموکراسیکە بڵێ تاوان یەک بازنگەی بێ باشتر دەنگ ینی حیزب بچووکەکانیش یەک دەنگیان نافەوتێ بۆ من بۆ عێراق داواکەم یەک بازنگە بین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ لە کوردستان من ئەمە ڕێی شخصی خۆمە یعنی من نچوینەتە ئەمنا بەس من وەکو شخصی خۆم مادەم شتێ بۆ عێراق داوا ئەکەم بە گونجاوی ئەزانم ئەڵم لە عێراقا ئێمە ئەگەر ببین بە یەک بازنگەی هەڵبژاردن بۆچی بۆ کە بۆ ئەوە حەڵال بێ بۆ ئێرش حەڵال باشە بەم پرسیارەکە ئەوە بکەم ینی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوای فرەبازنەیەکەن پارتی دیموکراتی کوردستان داوای یەک بازنەیەکە بە گریمانەی ئەم پرسیارەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان چی دەوێت پرسیارەکەت بە شێوەیەکی ترە ینی بەڵێ من جوابەکەم مایتەوانێ جوابەکە دەمانەوێت ئێمە مختصر بە کورتی بە کوردی ئەوە بێ کە ئەو هەڵبژاردنانە لە کاتی خۆیان بکرێ دوانەکەوێ بۆ هەم ئەو پرۆژە نیشتیمانیانەش ئەوەیە کە کۆدەنگی لەسەر بێ بۆ سازانێک لە بینمانە ینی هەڵکردن بێ پێکەوە بۆ سازان لەسەر ئەو پرۆژانە ئەژنا ئێمە ڤیتۆمان لەسەر هیچ بەڵام من هەر ئەو وەڵامم دەست نەکەوانی نازانم سێکێتی نیشتیمانی کوردستان دەوێت یەک بازنە بێ یاخود فرەبازنەی بێ لە کوردستانە لە کوردستانە طبعاً کە تۆ لە عێراقا داوا بکەی کە بۆ پەرلەمانی عێراقێک بازنگە بێ بۆ کوردستان ئێستا ئێمە نەگەشتین ناڵم لە گفتوگویان بەشێکە لەوانە یعنیمە وەکوێچەتی نهاتوین ئەمە بگەینە نەتیجەیەک بەڵام من وەکو ڕێی شخصی خۆم کە داوایەک بۆ عێراق بە گونجاوەزانم بۆ کوردستانیشی بە گونجاوزان بڵێ کاک شۆڕش هەڵبژاردنەکانی پێشووی هەرێمی کوردستان دەمێت زۆر بەڕاشکاوی پێم بڵێ بێتەزویرات بوون مهم ینی ئەوەی کە قسە لەسەر ئەوە بکەین کە هەڵبژاردنەکانی پێشوو لایانی سلبی و لایانی ئیجابی بەڵام بە هەموو پێوەرێک هەڵبژاردنەکان سەرکەوتوو بووە چکە هەم ڕێکخراوە بیانیەکان هەم ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی زۆریان چاودێری هەڵبژاردنەکانیان کردووە ئەگەر لێرە و لەوێ لادانێک خروقاتێک هەبوو بێشتی شخصی بووە ناچێتە ناوە ئەو پێوەرەی کە ئەمە بە بەرنامە و پلان ئامادەکاری بۆ کرابێ بەڵام بە ئەوی دووریشکەوینەوە لەوە پێشتر قسەمان لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرکەوتوو و ئەنجامی دڵنیاکرد ئەوەیە کە پێشتر باسمان کرد
بەڵێ ئەی بۆ هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانی دیکە گەیشت و نەتیجە ڕێکەوتنێک یانی نەتیجە دیارە تا ئێستا کە ئەگە ناوەی لە کاتی خۆی هەڵبژاردن بکرێت ینی چکە ماوەیەکی زۆر پێم وایە هەموو حیزبەکان ینی لە مناقشەی گفتوگویان ینی لە مناقشەیەکی چڕوپڕان لە گفتوگویەکی بەردەوامان لەسەر ئەم کۆمەڵە مەوزوعە کە هەموو هەڵبژاردنێک ینی لە پێش هەڵبژاردن ئەهێنێتە ئاراوە لەبەرەوەی کاتی هەڵبژاردنەکان دیاری نەکراوە ڕەنگە قسە باسێک لە بینی حیزبەکانە لەسەر ئەم هاوپەیمانێتیە بەلای منەوە زوو بووە چکە ئێشتا ینی چەند مانگێکمان ماوە بەڵام ئەوی کە زۆر زۆر گرنگە بەلای منەوە ئەم چەند مانگە بۆ گەلی کوردستان بۆ خەڵقی کوردستان بۆ لایەن و حیزبە سیاسیەکانیش زۆر زۆر گرنگە زۆر چارە نووسازە عێراق بە مۆزعایەتی ئەپەڕێ و ئێمەش ئەبێ پرۆژەی نیشتیمانیمان هەبێ لەسەر ئاستی نەتەوەی پرۆژەمان هەبێ و ئەبێ گونجانێک و سازانێکمان لە ئاستێکا بێ کە ینی بتوانین ئەم قۆناغە پڕمەترسیش تێپەڕێنی بەڵێ کۆمیسیۆنی سەربەخۆی باڵای هەڵبژاردنەکان کە ئێستا پرۆژه یاساکەی لە پەرلەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت چۆن بێەوەی کە ئەنجومەنەکەی بە زۆری نەبێ یاخود بە دوو لە سەرسی ئەمەش بەشێکە بڕێرەکانی دیارە ئەمەش بەشێکە بێگومان ینی ئەم شتانە ئەبێ بە دوو لە سەرسێ بێ من ڕێی شخصی خۆم ڕێی شخصی خۆم لەو شوێنە نابێ کەس بڕیار بە ینی نابێت چی ئەکسرێت بۆ ئەو بڕیارەوە ینی ئەمانە بۆ ئەوی کەمترین خروقات کەمترین مەشاکل ئەمانەی تیا ڕووبا و یەکێک نتوانێت ئەو دەستەی ئێرە هەتا ئێمە بەتەماین مەسەن لە کوردستان کە بانقێکی هینی ئەوەی کە تۆماری دەنگدەران هەبێت ئەوەش ینی ئەبێ ینی کلیلەکەی یا بەدەست ئەکسرێت و ئەقلێتەوە نەبێ ئەمە ینی مادەم نۆ کەسە ئەبێ زۆرینە دەنگی لەسەر بەڵێ بەس ینی وەڵامێکی وازەحم بیتێ لەسەرەوەی ئێوە لەگەڵ دوو لە سەرسێن ئێمە تەبان ئەومەمان پێ باشترە ئەمە باشترە چکە ئەمە بۆ بە مشکلە لە پەرلەمانیشە من ڕێی شخصی خۆم ینی ڕێی شخصی خۆم بۆ ئەوەی ینی ئەم پرسە چارە نووسازانە ئەمە ڕێی شۆڕژ ئیسماعیل یان یەکێتی نیشتیمانی کوردستان نیە چکە ڕەنگە ئێمە ینی مناقشەی چڕ و پڕمانێ لەسەر ئەم مەوزوع ئەبەز من وەکو ڕێی شخصی خۆم ئێستا ئەوەیە بۆ ئەوەی ینی کەمینە معنای ئەوە نییە کە ینی بەشێ لە داواکانی نێتن لەبەرەوە لەوێ ئەکرێت دوو لە سەرسەیە بەڵام ئەو دوو لە سەرسێش نەبێ بۆکو چۆن پەرلەمان گیری خواردووە لە هەنێ پرۆژە هیچ پرۆژێ بەڕێوە ناچێت سبەینێ ئەمەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە هەیە ینی لەسەر هەموو پرۆژەیەک ئەنوا ئۆشکال مەشاکل و نەتیجەکەشینە بەڵام دوو لە سەرسێش سەبان ئەم مشکلەیە هەیە ئەگەر ئەمە نەبێ ئەگەر ئەمە ینی پێشتر گونجانێکی لەسەر بێگومانە بێ ینی 50 زائیدێککە بڕات هیچ پرۆژەیەکی هیچ شتێکیش لەوێ ناڕات بەڵێ زۆر سپاس بۆ شۆڕژ ئیسماعیل سەرۆکی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆی میوانی ستۆدیۆ چاوپێکەوتن بووی سپاس ئازیزان ناوتی تا بەرنامەیەکی دیکە شاد و ئاسوودە